دوای ڕووخانی ڕژێمەکەی بەشار ئەسەد و گرتنە دەستی دەسەڵات لەلایەن بەرەی ئۆپۆزیسیۆن و پێکهێنانی کابینەی کاتی حکوومەت، گۆڕانکاریەکان بۆ دەستپێکردنی سەردەمێکی نوێ لە سووریا دەستیان پێکردووە. لەو چوارچێوەیەدا وەزارەتی پەروەردەی ئیدارەی نوێی سووریا کۆمەڵێ گۆڕانکاری بنەڕەتی لە پرۆگرامی خوێندنی سەرجەم قۆناغەکانی خوێندندا ڕاگەیاند کە لە قۆناغی یەکی سەرەتایی تا سێی ئامادەیی کە دەکاتە نوێی بنەڕەتی دەگرێتەوە. ئەم گۆڕانکاریانە چەندین لایەنی پەروەردە و فێرکردنی لەخۆ گرتووە، لەوانەش سڕینەوەی کەلتوری پێشووی ڕژێمەکەی ئەسەد و گرنگیدان بە بنەما ئاینیەکانی ئیسلام و سڕینەوەی بەشێک لە بابەتە ئاینیە شێوێنراوەکان. وەزارەتی پەروەردەی نوێی سووریا ئەستاوە بە سڕینەوەی میراتی ئەسەد و لابردنی هەموو ئەو دەق و وێنانەی کە پەیوەندیان بەو ڕژێمەوە هەبووە، هەروە داڕشتنەوەی بەشێک لەوانەکان بە تایبەتی ئەو بابەتانەی پەیوەندیان بە ئاین و مێژوو نیشتیمانەوە هەیە. هەروە لەلایەنی زانستیەوە گۆڕانکاریەکی بەرچاو لە ناوەڕۆکی وانەکاندا کراوە، بە تایبەت بنەمای پەرەسەندنی ژیان و مێشکی مرۆڤ بە تەواوی لابراون. هاوکات لە پەروەردەی ئاینیدا چەندین گۆڕانکاری بەرچاو ئەنجام دراون، لەوانەش لابردنی سەرجەم و فەرمودانەی لاواز و هەڵبەستراون یان ڕیوایەتەکانیان دروست نین. لە بەشی مێژوشدا گۆڕانکاریەکان هەموو ئەو بەشانەی گرتووەتەوە کە باسی سەردەمی دەسەڵاتی خەلافەتی عوسمانیەکان دەکات وەک دەسەڵاتی ستەمکار، یان ئەو بەشانەی کە باس لە جەنگی تشرینی سربەخۆیی دەکەن بە وێنە و نەخشەکانیانەوە. بە هەمان شێوە گۆڕانکاری لە زمانی عەرەبی و ئینگلیزی کراوە و جارێکی دیکە داڕێژناونەتەوە. لەلایەکی دیکەوە بە بڕیاری نەزیر قادری وەزیری پەروەردە و فێرکردن نمرەی وانەی پەروەردەی نیشتیمانی واتە نەتەوەیی لە بڕوانامەی خوێندنی بنەڕەتیدا بە سەروانەکانی مێژوو جوگرافیادا دابەش دەکرێت. ئەم گۆڕانکاریە بەرفراوانانە نیشاندەری ئاڕاستەیەکی نوێن لە سیستەمی پەروەردەیی سووریادا کە تێیدا هەوڵ دەدرێت لایەنە سیاسی و ئایدۆلۆژیەکانی سەردەمی ئەسەدلا ببرێ و ئاڕاستەیەکی نوێی پەروەردەیی جێگیر بکرێت. پێشبینیش دەکرێت ئەم گۆڕانکاریانە کاردانەوەی جیاوازی لێ بکەوێتەوە، بە تایبەتی لە ناوخۆی سووریادا کە هێشتا سەقامگیری تێیدا نەچەسپاوە. شكل حقيقي في التشريح، هذا شكل حقيقي هي هون بتشعر انه